کاکە بڕوا بکە بە 30,000 لەسەر خۆمە بەس ئەمن بە 2000 ڕوبعی دەدەمێ بەڵکی ئەتوش ئیسیفادەشی باشی لێ بکەیت بڕوا بکە لۆ توش 2.5 بەسەری دەکاتەوە بەس زەرەرمان کردی لۆیە بەس باشتەکت پێ برێم 1 مانگی مایە ئەکسپایر بی نانە خەمی لێمە خۆ بڕوا بکە بە 1 هەفتەی 1 شتی نایلۆ لە بازاڕی بڕۆ بەس ڕێکلامەکی باشی لۆ بکە قازانجێکی باشی دەبکەی دەبی هەتا دوعای خێریشم لۆ بکەی زۆر باشە ڕێککەوتین تەواو کاک عەباس ئەتوش هەتا ئێستاکە لەگە زاواکات هیچ پێ نەکرا پارەکە لێ وەرنەگرتەوە کوڕە کاکە چ نەما لەگەری نەکەم یەک فلسی نییە بەس ئەوەی مانەوەی نییە ئەم فکرم لەو بابەتەی نەکردیتەوە لانەچی جەهەنەمیم دانایە چت دانایە شڵە کچە جوانەکەم برسی چەند جوانە چەند ناسکە کچێم خۆ برسیت نییە نابارزۆکە ژیانە دەزانم بەخوای کچم ئەمیش ڕازی نیمە لەوە ژیانەی ئینشاڵڵا کاتیە باشە خۆی ئاگار لێ وەزعم کووە بابا حەزم لێرە نیە حەزم لێ بم بێکم داق کچێ خۆم داکت ئەمای ناوێ بابا دەبگوڕنەوەکەم نیە هەتا پارەکە دەمە خاڵت لێ ناگەڕ بێتەوە ستا وازە وشتانە بینە ئەوە حەد دەبیتن هەستە کچێک و بابل بەمە مەکتەبێ باشە ڕێی دیارشی زۆر جوان تۆ دەکڕم باشە ئەوە دەست خۆ بینی ئەگەر لە خۆبی تەواو بابڕێ دەست جوانەکەم سەردار تەلەفۆنم لۆ کاروانی برای زاوم کردە خەریکە ئێستا دێت ئێرە ئێستا دێت السلام عليكم فەرمو ئەوە هات ئەوە هات سەلام كاكا باز بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ عزيزي سواستك کاروان جۆ لە مەڕابرە با یەکسەر بچین ناو باڵەتەکەی فرمو كاسر بە خۆت دەزانی برای تو لە چ ڕۆژاچی دایا و لە چ کەلاوەچی دەچی انا والله قدرني هم بما ناخذ بە قورئان سەید تەنگاوکەی ناستە و کەلاوەی والله راست ئەوزە دەوی بیر لەوەی بکەینەوە برادر ڕزگاری بینە وەزایی يا كاكا دبزانا دحلت شبينا والله يا متسان فكري اذا كان يتم بمن شبدانا ئەم شتەکەم بەبێشی دادیە سي كاكا باز کاکە سەد دەستگای خێرخوازی هەیە لەو شارەی ئامادەن هاوکاری برات بکە يا باشا كزنا راسي كاكا باز خو باش ئەمن یەکەچیان دەناسم تەلەفۆنی لەگە دەکەم بە کامێرەوە بچنن مالی براکە ئێ کاکە دەبە ئەوانش لە پێش کامێرە هەندێک بنووسێنەوە بگرێن و داوای یارمەتی لەو خەڵکەی بن ئەو زەکاوە ئەو کاتی دەزانی لەو شارێ چ خێرخوازەکەیە وەڵڵای غەرقی دەکەن لە سەپارەی ئەو کاتیش کاکسەدا پارەی مەش دەدرێتەوە ئەمەش ئیسراحەت دەکەین براکەشی ئیسراحەت دەکا و والله فكرك زور جوانا بزعم اللي يكشتي ترسم لە چ بە یارمەتی خۆتە ئەم تەلەفۆنەکی زرورم هەیە ئەگەر بڕۆ کاکسەدا بڕۆ فرمو كاسر لە چ دەترسی لا تسترسم والله بقران صبر روناكم سليمي برام بوي رازي بي ئەو قسەی نەکەی ها ئەو کابرایدی چۆ دەرێ ئەوە شیریکی منە لەو کۆمپانیا هەیە 115 مایە هەموو ڕۆژێ مێشتی خواردیمە پارەی بینە خەریکە و 115 لێ دەسی ولا كاكا باس خو مش حيامان بيوت وخوم بيم خوزني لو وضعي هر حيان بيوت يوم بيم درن كاكا براد لك لاوي كتيا لۆ من حیان پێوە نەچووە ورە شەرمێ دەکەم تەماشای خەرچیش بکەم دەڵێم بڕۆ زاوا دەرچێن کەتیە جواب دێ لە بۆی هۆردێکمان لە وەزعی قورتارمان بی دەبی ئەو ڕۆپێکەوە بە کامێرەوە بچینە مالی برایەکەت طول باش ترين فكرية زۆر باشە ئەمن ئێستا پەیوەندی پێوە دەکەم دلوك باش باش مامۆستا ئێستا تەمەشا و کامیرەی دەکەین دەڵێ داکم بەجێ هێشتینە وەزعمان خراپە نان نییە بیخۆین بابم لەبەرەوەی فەقیرە داکم بەجێ هێشتیە باشە ئێستا چ دەڵێی تەمەشا و کامیرەیەکە باشە تێگەیشتی کچم بابا ئەم شەر دەکەم ئەو قسانەکەم دواتەوە بەکاری مەکتەبە قەشمەری پێ دەکەم عباس ئێستا ناوی بۆ نوعی زەلیل بکرێت مش کەرامەتم هەیە عزت نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم كاكا لبو دانوي قردكان بيست عندك دام بخوتا بقري کاکە قەرد بۆ نوعی نادرێتەوە ڕاوەستە سەلیم ئەمن ئەو ئیشەی دەکەم لۆ بەرژەوەنی تو ئەو ئیشەی دەکەم لە بۆی لەو ژیانە سەخت و دژوارە ڕزگار بکەم تخواوە ژیانە تو تێدای ئیشی خۆت کە برام ئیشی خۆت بە ايش خوت كات ئۆکەی زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئازیزان ئێستا ئێمە لە ماڵێک داین ئەو ماڵە پێویستیان بە هاوکاری هەیە ماڵێکن کە زیاتر لە چەندین مانگە بێپارەن
نان نییە لە ماڵەکەیان بیخۆن تەنها باوک و کچێکن ئەو کچە جوانەیە ئەوەی دەیبینن و پێویستیان بە هاوکاریە و دایکی جێیان هێشتووە هیوادارم ئەوەی کە هاوکاری دەکات لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی خوارەوە پەیوەندیمان پێوە بکات و هاوکاری خۆیان بگەێنن کچە جوان تۆش چیت هەیە بۆ کامێراکە بیڵێیت سوپاست دەکەین بەسە بەسە دەرەوە کاکە دەرەوە دەرەوە لێگەڕێ هەمووتانۆ دەرێ وای لێ هات قبول ناکەم هاوکاری دەکەین کاکە ئەسەد نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم کاک عەباس دەرەوە ئەوە دەڕۆی سەلیم دەرەوە بەس وەڵڵاهی بیلابەتی لای ئەو شەش دەفتەرە دینار لە چاوت دەردێنم قەت لێت خۆش ناکەم ڕۆ دەرێ ئەوە مەڕۆژ کامێرەکەی هەڵگرە کاکە هەڵگرە باش کچێ خۆم مەترسی باشە ناگەر باش نەژۆ باشە تەواو جوانەکەم